اما لرزانا شده لرزانا آره زنجیرو القلرزانا اما لرزانا شده لرزانا آره زنجیرو القلرزانا آره زنجیرو القلرزانا. کرێکاران، ژنان و پیاوانی تێکۆشەر و خەڵکی ئازادی خوازی کوردستان، لەم ڕۆژانەی نزیکبوونەوە لە 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی نەهێنی کۆمەڵە، پێویستە زیندانیانی سیاسی ژن و پیاو، زیندانیە سیاسی ئازادکراوەکان و بنەماڵەکانیان وەبیر بهێنینەوە. ژنان و پیاوە قارەمانەکانی بەندکراو لە بەندی ژنان و پیاوان، سەروەت و سامانی ئینسانی و خەباتکاری ئێمە. ئەوان بە تایبەت ژنان نیشانیان داوە کە هیچ زنجیر و قەفەسێک ڕێگریان لێ ناکات لە تێکۆشان بۆ شۆڕش و کۆمەلگا و مرۆڤایەتی. هەڵمەتی بەربڵاوی ئەم دواییە دژ بە سزای لە سێدارەدان و هەڵوەشانەوەی بە پێشەنگایەتی تێکۆشەرانی زیندانی ژنەوە فراوانتر بووە. پێویستە لە هەموو شوێنێک بە تایبەتی لە مانگرتن و کۆبوونەوە ناڕەزایەتیەکاندا بەرگری لە پێویستی هەڵوەشانەوەی سزای ئیعدام و ئازادکردنی دەستبەجێ و بێمەرجی زیندانیانی سیاسی بکەین. سەردانی بنەماڵەی زیندانیانی سیاسی و ئازادکراوەکان پێویستیەکی خەباتکارانە و ئینسانیە. گەنجانی شۆڕشکێر، دروشمەکانی دەبێت زیندانیانی سیاسی ئازاد بکرێن، گۆشەگیری و دەستگیرکردن لەسەر دەربڕینی بیر و ڕابگیرێت، زیندانی سیاسی چاو ڕەوشنایی گەلبێت، لەسەر دەرگا و دیواری شارەکان بنووسن و لە شوێنی گونجاو بانگەوازیان بۆ بکەن. کۆمەڵە باڵی بەهێزی حزبی کۆمونیستی ئێران هەمیشە و لە هەموو شوێنێک لایەنگری زیندانیانی سیاسی و بنەماڵەکانیان بووە. هەروەها لە شێلگیرترین چالاکان بووە بۆ ئازادکردنی دەستبەجێ و بێمەرجیان. یەکێک لە یەکەم ئەرکەکانی شۆڕشی داهاتووی ئێران شکاندنی زیندانەکان و ئازادکردنی شکۆمەندانەی زیندانیانی سیاسی، ئەم پێشەنگانەی خەبات بۆ دادپەروەری کۆمەڵایەتی یەکسانی و ئازادی دەبێت. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە، هەر شەکاوە بێت ئاڵای سووری کۆمەڵە. Lerdana,